بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان، خۆشحاڵم لە دیداری شەقامی ئەمجارە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵ چانین. دیارە گفتوگۆکەمان لەسەر ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدانە بۆ بە تایبەتی لەو چوارچێوەیەدا کە موچەی مانگی ڕابردوو کە داباشکرا یا دوایین موچە کە دابشکرا بڕێک لە موچەی کەسوکاری شەهیدان لە هەڵەبجە چونکە زۆرینەی شەهیدەکانمان کە لێرە هەن بڕابوو. دیارە ئەوەی کە زیاتر نیگەرانی کەسوکاری شەهیدانی لێکەوتوێتەوە ئەمە بە شێوازێکی یەکسان نەبووە، واتە هەموو هەرێمی کوردستان نەبووە، لە زۆنی سەوزی زیاتر گرتووەتەوە و لە هەمان کاتە تازە لە شانزی سێتەپەڕیوین. کۆمەڵێک ماف و ئیمتیازی کەسوکاری شەهیدان، کیمیاباران یان بەگشتی شەهیدان پێشێل کراوە. بۆیە دەمانەوێت قسە لەسەرەوە بکەین بزانین لە پارێزگای هەڵەبجەوە وەک زۆنێکی تایبەت بەوەی کە زۆرترین شەهیدی تایە ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان چین، بۆچی موچەکانیان بڕاوە، ئایا چۆن پێیان دەدرێتەوە و ماف و ئیمتیازات تەنها لە موچەی خۆی دەبینێتەوە یا لە خانوو یا خۆت مافی معنەویاتیان زیاتر پێدەدرێت کە ماوەیەکشە دەنگۆیەکی جیاواز لە هەڵەبجەستەری هەڵداوە، خەڵکانێک سوکایەتی باڵەبجە دەکەن، خەڵکانێک لە تاو ئەو نەعەدالەتی کە باڵی بەسەر هەرێمیدا کێشاوە خەریکە ئاوات بۆ ڕژێمی پێشووی دیکتاتۆر و خوێن مژ دەخوازن کە هەموو ئەمانە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک میوانی تایبەت باس و خواز دەکەین کەوانش بە ڕێزان کا کامەرە موستەفا بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوان لە هەڵەبجە وەروە بەڕێز کاکارەز عابد جێگیری سەرۆکی کۆمەڵی قوربانیان و لە هەمان کاتە خۆشی تاقانەی کیمیابارانە لەگەڵ بەڕێز کاک مەروان کەریم پارێزەر. بەخێر بن کاکامەران، بەخێر بن کاکارەز، کاک مەروان بەخێر بێ. کاک کامەران لە جەنابتەوە دەست پێ بکەین لە تازەترین ڕوودادا لەسەر بڕینی موچە وەکو دەرماڵی کەسوکاری شەهیدان یا دەرماڵی مناڵ ئەم بابەتی لێبڕینە بۆچی بوو و نیگەرانی کەسوکاری شەهیدانی لێکەوتوێتەوە پیان دەدرێتەوە یا ئەمە بەردەوامە لە مانەکانی داهاتووشدا؟ دیارە دەستخۆشی بۆ بەڕێستان و بۆ هاوڕیانی بەڕێزم بۆم دەرفەتە بۆ بڕوونکردنەوەی ئەو بابەتانی کە جەنابەت وروژاندن لەسەر ماف و ئیمتیازی کەسوکاری شەهیدان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای هەڵەبجە. ئەوەی تایبەتە بە پرسیارەکەی بەڕێزەوەی ئەم مانگە کە ڕوویە ئێمە لە پێیجی خۆمان ڕوونکردنەوەمان داداوەکو بەڕێبەرایەتی گشتی شەهیدان دەرماڵەی فەرمانبەر ینی هەموو هاوسەرێکی شەهید کە هاوسەرە مناڵی هەیە یاخود خوشکوبرانە هاوسەری شەهید دەرماڵێکی 50,000 هەیە. دیارە تەعمیمێکی تازە هاتووە کە ئەگەر هاوسەری شەهیدەکە خۆی فەرمانبەر بێت لە هەمان کاتە 50,000 هاوسەری هەیە، بۆیە تەنهاهی ئەوانە بڕێ، تەنها ئەو هاوسەری شەهیدەی کە خۆی فەرمانبەرە لە هەمان کاتە هاوسەری شەهیدیشە 50,000 هاوسەریەکەی ئەبڕێت و ئەوانەی کە بڕاون فەرمانبەرنی بە دڵنیاییەوە لە مانگی ئایندا هی ئەم مانگەشیان تەعویزەکرێتە ئەوە تەنها ئەو شەریحەگرێتەوە و پێم وایە ڕێژەیەکی زۆر کەمە بێت، ینی تەسەور ناکەمەوەی لە چوارچێوەی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی ئێمان نەکاتە 50 تا 60 کەس. بۆیە ئەمان ئەم جارە لەوەتی ڕێژەیەکی زۆری ئەم ڕاگرت پێ دوای چێکردن کە چێکراوە دڵنیا بوونەوە لەوەی کە نەخێرەمە فەرمانبەر نییە، تەنها هاوسەرە ئەو دەرماڵەی بۆ ئەگەڕێتەوە. ئەوی بەڕێزی باسیەکەی بابەتی منداڵیش ئەگەر منداڵێکی شەهید دامەزرابێ وە کوڕ بۆ نمونە زەواجی کردبێ یا کچ زەواجی کردبێ دەرماڵی 10,000 ئەمانش ئەبڕێ. ئەوە پێم وایە لە یاسای خانەنشینیە و لە هەموو یاسانی کە دانراون پێشووتر ئەو شتێکی یاساییە. ڕاستە ئێمە هەمیشە و دایم تاکی دەکەینەوە دەبێت ئیستثنا بکرێ بۆ کەسوکاری شەهید، ینی نەک لەو بابەتە لە زۆر شتی کاوتومانە و هەمیشەیش دووبارەمان کردوێتەوە بە تایبەتی لە هەڵەبجە ئەبێ ئیستثناکە دووبارە و دەبارە بکرێتەوە چۆن لە گەرمیانیش، بەڵام کاتێک یاسایە شۆڕەکرێتەوە گشتگیرە بێ بۆ هەموو کەسوکاری شەهید ناکرێت بۆ نمونە هەڵەبجەی لێ دەرکەی بەتەنیا. ئەو بابەتە بۆ بەرچاوڕوونی سەرجەم کەسوکاری شەهیدان باڕوون بێت ئەکرێ لە مانگا ژمارەی زۆر ینی لە هاوسەری شەهید ئەویان لێبڕابێ، بەڵام بە دڵنیاییەوە لێرە من دڵنیایەکەمەوە هەر هاوسەری شەهیدێک فەرمانبەر نەبێت 50,000 دەڵماڵەکەی بۆ باشە. ئەمە پەیوەندی هەیە بەوەی کە لە زۆنی زەردا نەبڕابێت لە هەولێر و دۆک نەبڕاوە لە سلێمانی دەبڕێت؟ ئاخر شتی کەش هەبوو بۆ نمونە ئێمە بەرحەیاتی ساڵانە هەنێشت ئەکرێ بۆ نمونە بەداخەوە نکولی لەوە ناکرێ ئێستا تا ئێستێژە من دوو قایمەی موچەمان هەیە ناکرێ ئەمە من بیشارمەوە
ناکرێ من لێرە حەشا لەمە بکەم هەل لێرە لە خانەقین و تازاخۆ برادرانی پارتی قایمەی موچەی ئەو لیستانی کە لەلایەنەوە بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵێ شوێن لایەنکە یەکێتی نیشتیمانی کۆمەڵی ئیسلامی و حیزبی شوعی برادرانی پارتی سۆسیالیستی شەیدی ئەم دووبەرە ئەوەی یەکێتی کێ لەگەڵ یەکێتیە بەجیای حیزبی شوعی لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە برادرانی پارتیش بە ئەمان شێواز دوو قایمی جیامان هەیە بەڵام دوجار بڕیار یەک بڕیارە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرەچێ زۆر جارێک هەنیشت کراوە مخالفەی قانون لە جێگەیەک لەوەچێ لێرە نەکراوێ و لێرە ئەکرێ ئەم شتانە من معلوماتی دقیقم لا نییە لە هەولێر نەبڕابێ بەڵام دڵنیاتەکەم و یاسایە کە لە وەزارەتی شەیدان دەرچێ ئەوەی ئەم لێرە ئەبڕێ لە مانگی ئایندە شابێ لە سنووری هەولێر هەرە بڕێت ناکرێت لێرە شتێک بێ و لەوێ شتێکی کە بێ بابەتی سیستەمی بایۆمەتری نیە توانی ئەمە یەکلایی بکاتەوە ئەکرێنە لە سەداسەد ئەوە دەرنەچوو بێت ینی ئێمە هاوسەری شەهید کاگاراس خۆی هەم تاقانەیە هەم کە سوکاریشی دە هاوسەری شەید میکانیزمی شەیدەکانمان جیایە شەیدی جینۆساید پۆلێنەکەی جیایە شەیدی سەنگەر پۆلێنی جیایە و هاوڵاتی پۆلێنی جیایە هاوسەری شەهید موچەی هەبێ لەگەڵ کوڕ و کچی شەیدا موچەی هەبێ و نەبێ موچەی هەر پێ ئەدرێت و خوشک و برای شەیدی جینۆساید موچەی هەبێ و نەبێ موچەی هەر پێ ئەدرێت بەڵام ئەمە لە خوشک و برای شەیدی سەنگەرە وانە ئەگەر موچەی هەبێ پێی نادرێت بۆیە تەسنیفەکان لە وەزارەتی شەیدان تۆزێک جیاوازە کە سوکاری شەیدی هاوڵاتی ینی باوکو دایکیش یاخود بڵێم هاوسەریش ئەگەر موچەخۆر بێ پێی نادرێت یعنی بۆیە هاوڵاتی قۆناغێکی زۆر خواردرا سەنگەر ناوەڕاستە و جینۆساید ئەقدەمی پێدراوە بۆی ئەم سنفانە جیاوازی زۆریان هەیە لەبەرەوە ئەکرێ واریدە ئێستا تعمیمەکە وابێت مە دوو هاوسەرگیری ینی دوو دەرەماڵی هاوسەری بە کەسێک نادرێت دوو دەرەماڵە یەک جا لە یەک کاتا دوو دەرەماڵی هاوسەری وەرگێت بابەتەکە ئالێرا خۆی بینێت زۆر باشە کاگارە زۆر سپاس بۆ دەرفەتە جەنابەت خۆت تاقانەی کیمیابارانی لە ناو کرۆکی مەعاناتی کە سوکاری شەهیدانی ڕەنگە هەرەمەش بوو بێ هۆکارێکەوەی کە جەنابەت وەکو لە کۆمەڵی قوربانیان وەکو نوێنەرێکی کە سوکاری شەهیدانی بەڕاست مافۆ امتیازاتی کە سوکاری شەهیدان وەکو خۆی پارێزراوە ئەو یاسایە کە هەیە لە پەرلەمانی کوردستانە و پەسەند کراوە ئێستا جێبەجێ دەکرێت تەواوی ماف و یاسای ماف و امتیازاتی کە سوکاری شەهیدان دەپارێزێت سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی خۆشەویست بەخێراتنی و دوو بەڕێزە خۆشەویستەکەم دەفەتم بە لە جاتی هەموو هەڵەبجەیەکان سەری ڕێز و نەوازش سڵاو لە کە سوکاری سێوسێنانە نێرین ئەمڕۆ ساڵوە گردیانە هاوشێوەی هەڵەبجە کیمیاباران کراوە بۆیە جارێکی تر حرمەتمان بۆ هەموو کە سوکاری شەهیدان هەیە لە هەر شوێنێک بێت بە تایبەتی ساڵوە گردی کیمیابارانی سێوسێنان دیارە بە خۆتان باشە زانن مەسەلەی مافوو امتیازات هەندێکیان پرۆژە یاسایە هەندێکیشیان عەفەویە و هەندێکیشیان تایبەتیە لە ناو هەرێمی کوردستان ساڵانێکی درو درێژە مامۆستا کامەران هەندێ شتی باس کرد ئضافە بۆ قسەکانی جەنابی لە من باسی جینۆسایدی هەڵەبجەکەم باسی کە سوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجەکەم لە ناو هەڵەبجە هەندێک ئیشەیە لای بەڕێوەبەراتیەکانی خۆمانە بەڵام ئەساسیە سەرەکیەکانی کە ئەوەی ئێمە چاوەڕێی لێەکەین لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستانە مەسەلەن بۆ نمونە خاڵبەندێک دابەزێتە خوارەوە لە پەرلەمانی کوردستان بە نمونە لەسەر تاقانەکان لە پەرلەمان پرۆژە یاساکە دەرچووە خۆمان ئامادەیمان هەبووە کە چووەتە سەرۆکی لەوێ دەنگی لەسەر دراوە کە چووەتە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە شێوێکی تر ڕۆشتووە کە موافقەتی لەسەر کراوە هاتووەتەوە جارێکی تر بۆ وەزارەتی شەیدان لەوێ جۆرێکی تر دەستکاری کراوە تەنانەت خۆشمان سەردەر ناکەین لە هەندێک پرۆژە یاسا خزمەتکردن و ماف و امتیازی کە سوکاری شەیدانیان وا لێ کردووە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر جار بە شەرمەوە بە خۆمان ئەڵێن بنەماڵەی شەید دەچیتە هەولێر ئەبێ ڕەنگی فایلەکەت بە شێوەیە بێ لەسەر خواستی سنووری هەولێر بێ دەیتە سلێمانی زۆر جار ئەبێ فایلی ئیشکردنەکەت بەو شێوەیە بێ هەندێک جار کاڵ بۆتەوە بەڵام کاتێک ئەمە بمێ مافێکی ماف و امتیازاتێک جێبەجێ بکرێت لەسەر کە سوکاری شەیدان سیستیەکی تەواوەتی بە خزمەت گوزاریەکانەوە هەیە ئەتەوێ پرۆژە یاسایەک جێبەجێ بکرێت کە خانەوادەیەکی شەید
بەپێی یاسا هەموو ڕێکارەکانی یاسایی لە بەڕێوەبەرایەتی گشتەکانی سنووری هەڵەبجەم تێپەڕێنێ کە من لێرە تێپەڕان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە بەشێکە لە چاوی وەزارەتی شەیدان و چاوی ئەنجومەنی وەزیرانە ئەم کتابە ئەڕوات جاری وایە 6 مانگ بە ساڵی پێچێت کابرا لەوە چ وارسەکە وفاتی کردبێ هێشتا ئەمرەکەی نەهاتوێتەوە ئەمە یعنی من نازانم چۆن پێناسەی بکەم بەدەیان ئایلەی بریندارەیە خۆیان تەسکیان کردووە شایەتیان هێناوە بەڵگەکان ئامادە کراوە براوەتە ئەنجومەنی براوەتە وەزارەتی دارایی موافقەتی لەسەر کراوە لە وەزارەتی داراییە لە وەزارەتی تەندروستیە لە هەر وەزارەتێک بێ سستی لە ئیشکردنا و گەڕانەوەی و جێبەجێکردنەکە یەکێکە لەو کێشانێتتر ئێمە بۆ نمونە تاقانەمان هەیە وارسەکە وفاتی کردو بەپێی پرۆژه یاساکە ئەبێ ڕاستە خۆ معاملاتی بۆ کرێ سێ جار لە هەڵەبجەوە معاملاتی بۆ کراوە چوەتەوە سلێمانی ئەمە لێرە ڕێت ئەڕواتە دەرەوە بەڵام کاتێکە ئەچێتە هەولێر سەدان تەلەفۆنمان کردو خۆیان بەڕێبەرایەتی ئایلەکە خۆیان تەنانەت ئەم یادی هەڵەبجە وارسەکە گەشتووێ ئاستێکەوە بە زۆر مام کردووە بێ قسە بکڵەتر قسە ناکەم 5 ساڵە من مێردەکە مردووە معاشەکەم نادرێتێ بە سادەترین معاشە دوو لە مەسلەی خزمەتکردنی وارسی شەیدانە بەڕاستی جیاوازیەکرێت جیاوازی زۆرەکرێت من بۆ نمونە مەسەلەن زۆرترین قوربانی کوردستانم هەیە من و خاوەن 3 شەهید و 4 شەهید یەکێک امتیازاتمان هەیە تاعینات بۆ ئێمە زۆر بە ئەستەمەکرێت مەسەلەن لەوانەیە خەڵک باوەڕ نەکا کە من تا ئێستا لە حکوومەتە تاعین نیم ڕاستە لە ڕێکخراوی تریشەکەم بەڵام لە حکوومەتە تاعین نیم مەسەلەی ململانەی سیاسی و تاعینکردن تەنانەت دەسەوای لێهاتوو ئەگەر لە ئیدارەی لە یەکێ لە شوێنەکانە ڕەزامەندی و لەسەر ببڕێ ئەبێ لایەنە سیاسیەکان بەتایبەت یەکێتی پارتی ڕەزامەند بن لەسەرەوەی کە تۆ تاعین نەکرێت دوو لە شوێنی تر تاعیناتێ لێرە نییە لەسەر مەسەلەی تەندروستی یعنی پێم سەیرە هەموو هەڵەبجە 30 تاقانەیە پاڕاینەوە لە وەزارەتی تەندروستی لێرەوە کتابمان کرد لێرەوە پەیوەندیان بە هەولێرەوە کردوتیان کاکە 30 تاقانەیە 6 مانگ جارێ وەکو امتیازاتێک پشنینێکی گشتی بۆ 30 تاقانە بکەن وەزارەتی تەندروستی ڕەزامەندی دەرنەبڕیوە یعنی تۆ یەیتە سەر مەسەلەی ماف و امتیازاتی زەوی دابەشکردن جگەل لە موچە و زەوی دابەشکردن یا سلفەیەک بۆکردنەوەی خانووەکە چیتر بەخشراوە بە کەسوکاری شەیدان من برادرانی کاکامەران باشە زانێ 2015 بوو داوای ڕسمان لێکراوە پێناسەکانتان بۆ تازەکرێتەوە زۆر جار من پێناسەیەک بەکارێنم هێنی سەردەمی ڕژێمە کە سەری و ماف و امتیازاتانی شەیدان کە لە سەردەمی کۆناچۆنە و ئێستا بەو هەموو قوربانی کە دراوە لە پێناوی ئەو میلەتە وەرە سەیری ماف و امتیازاتی شەیدانی عێراق بکە وەرە سەیری من بکە کە منێک ئەچمە جنوبی خواروی عێراق کە باسیەکە مەڵم زۆرترین قوربانی مێ لەسەر ئاستی هەموو عێراقا مەسەلەکە هەموو مادی نییە مەسەلەکە زۆربیان معنەویە پەیوەندی بە زیینوکردنەوە و ڕاگررتنی تاکی کوردەوە هەیە پێناسە دروستکردن تۆ من پێناسەیەکم بۆ چییە کە بچمە ناو فەرمانگەیەکەوە ڕوم نەبێ بڵێ من ئایلەی شەیدم وەبزانێت بۆ 5,000 یا 10,000 پێناسەکەم دەرێن بەڵێ من خاوەنی شەیدم ئەبێت لە ئەلفی تایە لە هەموو وەزارەتەکانە ئەوەی کە لەسەر ماف و امتیازە جێبەجێ بکرێت یعنی وایان لێ کردووی شەرمەمانگرێت لە ماف و امتیازاتەکان من پێویستیم بەهۆیە کە ئەو معاناتی کە هەمە ئەو بنەماڵە شەیدانی کە لە هەڵەبجان مناڵەکانیان زۆریان لە زانکۆکان وەرەگیرێت بەڵام بۆچی ئەبێ مناڵەکانی ئێمە لە زانکۆ پەیمانگەکانە وەرنەگیرێت پرۆژه یاساکە 3 دانە ساڵە ماف و امتیازات لە پەرلەمان داوامان کردو پەرلەمان جێبەجێ بکات جێبەجێ ناکرێت لەسەر مەسەلەی خزمەتگوزاریەکان و خان و دروستکردنیەکە لەو کێشانەی ڕێگەمە بە ئەم ڕوونکردنەوەی بدەم سەرنج بە تۆ هێشتا کەسوکاری شەید ماوە لە هەڵەبجە خانی بۆ دروست بکرێت بە دڵنیاییەوە خەڵکێکی زۆر قەرزاری خانووە خەڵکێکی زۆر هەیە تایسە زەوی وەرنەگرتووە خەڵکێک هەیە هەتا ئێستا سلفەی یەکەمی وەرگرتووە سلفەی جام کێشەکە لە چیایە حکوومەت یاریمی کوردستان یەک حکوومەتە معقول نییە تۆ خانوو بۆ کەسوکاری شەیدان دروستکەی ژمارەیەک 140 وەرەقە و 150 وەرەقەی بدێ بەڵام ژمارەیەکتر 220 وەرەقەی بدەیتێ معقول نییە کەسوکاری شەیدان هەبێ هەتا ئێستا کە من قسە لەگەڵ جەناب تاکەم چاوەڕێ ئەوە بکە بپارڕێتەوە لە ئەنجومەنی وەزیران نەزانێت کەی پارەی خانووەکەی پێدرێت لە کاتێکە مافی شەرعی خۆیەتی خانووی کەسوکاری شەیدان یەکێکە لەو امتیازاتانەی کە وەزارەتی شەیدان ئەیداتە خاوەن شەیدەکان پارەی خانووی شەیدانی کیمیاباران 570 لە وەزارەتی شەیدان نەبوو لە ئەنجومەنی وەزیران بوو متمانی بە وەزارەتی شەیدان نەیەکرد پارەکە بداتە بەشی دارایی وەزارەتی شەیدان و موچەکە هاوکاری بنەماڵە شەیدەکان بکات لەبەرەوە ماف امتیازات
لە لای ئێمەی هەڵەبجێ ئەوەی کە دابەستۆ لە پەرلەمانی کوردستانەوە لە ئەنجومەنی وەزیران جێبەجێ ناکرێت لە ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکرێت دێتە وەزارەتی شەهیدانەوە هەر وەزیرێ بۆ خۆی بەرنامە پلانێکی تایبەتی هەیە وەزیر لە هەر شوێنێکا بێ وەزیری شەهیدان لەناو کوردستانە 4 شوێنی جینۆساید کراو هەیە کە هەموو گەلێک هەر گەلێک کە جینۆسایدێکی هەبوو بۆی هەیە داوای مافی سەربەخۆیی بکات باشە کاگەڕز دێمەوەلات دوا قسە لەسەر ئەم بەرنامەیەکەم دەبێ بێ لەگەڵ بەڕێوەبەراتەکانە دانیشێ بە مانگ بمێنێتەوە نەک من ئەم ساڵ بۆ ئەو ساڵ وەزیرێک نەبینم لە 16 سێشە ئەگەر بێت کاک مەروان زۆر سپاس بۆ دەرفەتە بڕینی موچەی ئەم جارە تا چەندە یاسایی بوو دەکرێت دوای سیستەمی بایۆمەتری دوای 30 ئەوەندە ساڵ حکومڕانی تازە دەبێت لە پێناو ڕێکردنەوەی موچەی وەکو کاکامەرە ناماژێ پێکرد ڕەنگە 30 40 50 60 کەسێک بێ موچە لە هەموو کە سوکاری شەهیدانیا لە زۆری نەیان دەبێ ببڕم سپاس بۆ بەڕێز بەخێرات میوانە بەڕێزانە دەستخۆشتان لە یەکەم پێش ئەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت سەبارەت بە بڕینی موچەیە دەرماڵی کە سوکاری شەهید لەژێر هەر پاساوێک بێت یا بە هەر بیانوێک بێت پێش ئەوەی شتێک بێ نایاسایی بێ شتێکی ناخلاقیە دوورە لە بنەما ئینسانیەکان و خەڵکی کە سوکاری شەهیدان بەڕاستی شایستەیەوەن باشترین ژیانیان بۆ فەرهەم بکرێت لە هەموو ڕوویەکانی ترەوە سەبارەت بەو بابەتەی ئەم دوایە کە دەرماڵەی موچەی کە سوکاری شەهیدان بڕاوە ئەوانەی کە هی مناڵ و خێزان بۆ ئەوەی بزانین بابەتە یاساییە یاخود یاسایی نییە ئەمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی بزانین ئەو بابەتە هیچ پاڵپشتێکی یاسایی هەیە یاخود نیەتی ئەبێ ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی بزانین ئەو بابەتە پاڵپشتی یاسایی هەیە یاخود نیەتی ئەم بابەتە ئەم جارە کە دەرماڵە بڕاوە خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان لە هیچ یاسایەکە ڕێگە بە بڕینی دەرماڵە نادات بەڵام بەم دوایانە کە ئەم کابینە حکوومەتی هەرێمی کوردستان دروشمێکی بەرز کردوێتەوە بە ناوی چاکسازیەوە یاسایەکی بۆ دەرکراوە لە پەرلەمانی کوردستان بە ناوی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستانەوە یاسایەک دەرچووە لە فقرە لە مادەی 5 ئەم یاسایەدا باسی دەرماڵەکان دەکات بە نەس هاتووەواتە نەسی مادەکە ئەڵێ پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران سەرجەم دەرماڵەکان ڕێک بخاتەوە لەژێر ڕۆشنایی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی دادپەروەران ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو دەقی مادەیە ئەوە ناکرێت بە هیچ شێوەیەک دەست ببڕێت بۆ بڕینی دەرماڵەی هیچ وارسێک هیچ کە سوکارێکی شەهیدان بەڵام ئەکرێ ڕێک بخرێتەوە یعنی ناکرێت لە یەک کاتە کە سوکاری شەهید لە یەک کاتە دوو دەرماڵی هەبێت ئەو حاڵەتەی کام جارە ڕوویداوە زیاتر وەک ئەوەی بریکاری وەزارەتی کار و کاروباری شەهیدان ئاماژەی پێکردەوە بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و زانیاریەکان لە وەزارەتی کار و کاروباری شەهیدان ڕوونکردنەوەیکی داوە لەسەر ئەو بابەتە کە گوایە ئەمە بۆ ڕێخستنەوەی دەرماڵەکانە نەک بڕینێتی بە شێوەیەکی هەمیشە و بۆ ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە و لە سەرەتای هاتنی هەموو ساڵێکی نوێەوە دەزەکات بە دووبارە ڕێخستنەوەی لیستی موچە بۆ ئەوەی بزانرێت ئەم کەسە لە چەند شوێنەوە موچە وەردەگرێت یا بۆ نمونە مناڵێک کە دەرماڵە وەرەگرێت خوار 18 ساڵ بەڵام لە ساڵی ئایندەدا ئەبێت بە 19 ساڵ ئەو کاتە ئەگەر پشگیری خوێندن نێنێت لەو کات لەم جارە لە لیستی موچە هاتەوە دەرماڵەکەی ئەبڕێت ئەم حاڵەتە کە ڕوویداوە وەک ئەوەی بڵین بۆ بڕینی موچە دەرماڵە بێت هیچ پاڵپشتێکی یاسایی نییە و یاسا بەرکارەکانی تریش کە لە هەرێمی کوردستان یازای ڕاژە شارستانی یاسای خانشینی یەکگرتو هەموو ئەو یاساکانی تر کە پێوەستن بە بابەتەوە هیچ دقێکی تیانە پاڵپشت بێت یا دلیلێک بدات دەست حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانێت دەرماڵەی کە سوکاری شەهیدان ببڕێت واتە تەنها بۆ ئەم مانگە بەس بۆ ڕێخستنەوەی لە مانگی سێکەم ینی لە موچەی مانگی شوبات کە بڕاوە ئەم جارە کە موچە هاتەوە بڕیار وایە ئەوەی کە لێی بڕاوە شمول لەکاتەوە بۆی بگەڕێتەوە بە سیستەمی بایۆمەتری ڕۆڵی بۆچی نەبووە لێرەیە سیستەمی بایۆمەتری خۆی لە ڕاستیە ئێمە خەڵکی هەرێمی کوردستانە بێ هەمومانەوە باش دەزانین خەڵکی هەرێمی کوردستان گیرۆدەیە بەدەست ئەو هەموو ڕۆتیناتەوە کە لە فەرمانگە و دایرە و ئەو شوێنانە دەکرێت و
گومانەکرێ ئەم لێبڕینی دەرماڵە بۆ بگەڕێتەوە بۆ نەمانی پارە لە بانقەکانی سلێمان یعنی قسەیەکی بەو جۆرە دەکرێت هێشتا ئێمە لەژێر کاریگەری زۆنی زەرد و زۆنی سەوزە بن ئەوانەی بە دوواداچوونم بۆەوە کردبێ ئەم حاڵەتە لە سنووری پارێزگای دۆک و لە هەولێر ڕووی نەدا یعنی ئەم حاڵەتە سەرەتا هاتوون بەسەر کە سوکاری شەیدانی ئێرە تاقی کراوەتەوە سلێمانیدا کۆ خۆی ئەمە جێگەی داخە یعنی تۆ نابێ هیچ فەرق و جدایی بکەیت لە بینی کە سوکاری شەهید جا لە سلێمانی بێت لە هەولێر بێت لە دهۆک بێ یا لە گەرمیان بێت لە هەر شوێنە بێ ئێمە ئەو هەرێمەی کوردستانی کە ئێستا ئێمە تێیدان و بە ئازادان ناتوانین قسە بکەین بەرهەمی خوێنی شەهیدان یعنی ئێمە ئەبێ ڕێزێکی تەواو لە کە سوکاری شەیدان و خوێنی شەیدان هێڵی سوور بێ وە کە سوکارەکەشی ئەبێ ئەو پەڕی ڕێزی لێ بگرێت زۆر باشە دوای دێمەوە سەر ئەو بابەتەش کە ئێستا دەبینی سوکایەتی و تەشیر بە کە سوکاری شەیدان بە هەڵەبجە بەگشتێ و کە سوکاری شەیدانی بە تایبەتی هەڵەبجە و ڕەمزێکی کوردی وا لێ هاتووە ئێستا سوکایەتی پێ دەکرێت بزانین چۆن خەڵکەکەی وارسی شەیدان ئەم ناوچەیە بە یاسا بەرگری لە خۆیان بکەن دواتر دێنە سەر بابەتم کای کامەران ئەوەندەی کە ئێستا زمانی خۆت لەناو بەڕێبەرایەتەکەی هەیە ماف و ئیمتیازاتی کە سوکاری شەهیدان چی ماوە بۆیان بکرێ ینی معقولە تا ئێستا خانوویان پێ نەدراوە تا ئێستا هیان ڕەنگە ئەرزەکەی وەرنەگرتی بێ سلفەی وەرنەگرتی بێ تا چەندە مافەکانیان پارێزراون وڵایی من هەر ڕوونکردنەوەی بۆ کاک بەڕێز پارێزەر ینی ئەو ژمارەی دەرماڵی کە ئەبڕێ لەم سنوورە ئەوەی ئێمە تیبینیمان کرد ناگاتە 1000 کەس یا 500 کەسیش نابێ ئەوەی کە کەسێک دوو دەرماڵی هاوسەری وەرگێ تەسەور ناکەم 550 هزاری دامیشی مادی بێ ئەگەر بانقەکانی ئێرە سوچێکی پێپڕکرێتەوە واستەکەم ئەوە شتێک بێ تۆزێک لە واقع و دوور بێ با ئینسان واقعی بین ئەو بڕەپارە هیچ ئیسفادێکی لێ ناکەی و سوچێکی پێ پڕناکرێتەوە ئەوەی بەڕێزی ئەم مانگە چەند کە سوکاری شەهید سەیریکەیانی من پێتەڵە مەڵم کۆی ئەوەی بەو تەقریری ئێمە وەریەگرین لە سنوورەکەی خۆمان وە بە بەراورد بە شوێنەکانی کە هاوسەری شەیدێک ئەگەر دوو دەرماڵی هەبێ یعنی بۆ نمونە دەرماڵێکی 500,000 هی خۆی کە فەرمانبەرە و هی هاوسەرەکەی زۆر بە کەمی ئەم ڕێژە هەیە یعنی ئەگەر کۆی کە هەمووی کۆی کەیتەوە من تەسەور ناکەم لە زۆنی ئەم لە 1000 هاوسەرمان هەبێ فەرمانبەر بێ و نانا بەگشتی لەوەی کە ئەم مانگاوەندی لیان بڕاوە ڕەنگە مانگی داهاتوش پێیان بدرێتەوە ڕێژەکەیان زۆرە هەموویەتی نە ئەخ بێتەڵە مەڵم دڵنیاتەکەمەوە ئەوەی ئەو یاسای تیا جێبەجێ نەکرێ دەرماڵی خۆی پێدرێتەوە ئەو شتێک نییە بتوانی فەراغێکی ناوبەستی پێم لەسەر بەزەم مانگە ئەوەی کە جەناب و باسیەکەی من زۆر جارێک کاگاراس پێم وایە چەندین بەرنامە لێرە بۆ یەکۆ بووین من لەدایان بەرنامە بەداخەوە هەر جۆرە لە جۆرەکان ڕۆڵی معارەزەیەکم دیوە ینی هەست تاجاری وە لە ناو وەزارەتەکەی خۆش بەشێکی دەسەڵاتەکەش لایەوە نەما ئەفونکە هەنی خەڵک قسە ئەکایانی ئێستا ئەمڕۆ هەنێک خەڵک بەداخەوە هەنێک خەڵک خۆی لەو ئاستانیە کەسێتی خۆی ڕابردووی خۆی باگراوندی خۆی ئەوە نییە یەک تۆ تەخوینەکات یا قسەت بۆەکە ئێمە لەسەر بابەتی زەوی لە پشارە ئەگەر کاگارە شایەتیم بۆ بدا مانوو بووین مانوو من خۆم هەنێجارەڵم باوەڕم بینەماوە ینی 3 ساڵە وەکو لیژنا لەگەڵ ئەو لە پارێزگای هەڵەبجە کە ئیشی ئێمە نییە ئیشی بەڕێبەرایەتی گشتی شەیدانی ئەندامێکمان لیژنەیە بۆی بابەتی زەوی شەیدان لە هەڵەبجا یەکلا بکرێتەوە فەرمانە ناردومانە ناوە ناردومانە کتابە کردومانە 100 جار دووبارەمان کردوێتەوە هاوکاریان بووین دامی مادیان کراوە میشە جێبەجێکرێ من قسێژیش بۆ شارەوان یەکەم نەبوونی خەریتە و هەنی ئەوەلیات کە من گوێبیستی بووم لە کۆبوونەکانە بەدەیان کۆبوونەوە ئەوە خەلەلێکە کە لە هەڵەبجا بەداخەوە لە دوای 1970 کۆمەڵی خەلەلی فەنی دروست بووە لە دەوایرەکانە کە ئەوەلیاتی زەوی نەماوە ئەوە بەشێکێتی بەڵام ناکرێت دوای 10 ساڵ من ڕقەمێکی ئەوایی بم بە خەڵک ئەو ڕقەمە هەر وجودی نییە من لە کەسوکاری شەیدان زیاتر بێتاقەتم لەسەر بابەتی زەوی لێرەش پێیان ئەڵێم ئەو زەوی لە هەڵەبجە دێ بە کەسوکاری شەید ینی پێم وانیە بەهاکەی بای ئەوە بێ ئەوە یەکیچە دوو بابەتی پاری خانوو 508 خانووە بە 3 وەجبە وەجبەیەکیان 1 سولفەی وەرگرتووە وەجبەیەکیان 2 وەجبەیەکیان هەر 3 سولفەکە وەجبەیەکیان هیچی وەرنەگرتووە بەڵام ئەمە خانووی یەخشەیدەکانە تکایە بالای خەڵک ڕوون بێ یەخشەید ئومێدەکەم لە دوای یەکسای چاکسازی ئاخر هەنێشت هەیە ئەنی ئەوەی زۆری یەخشەید ئەوانن بەشێکیان لەم دوایەوە تۆمار کراون یەخشەید نەک کاگارا زۆرترین شەید نەک 8 نەک 9 نەک 7 4 5 3 2 یەخشەیدەکانە ئەمە بەڵام لە هەمان کاتە مافیاسە ئەو بودجەی وەزارەتی شەیدانیە بودجەی پەرەپێدا و بەرهێنانی
ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەبەرهێنان وەبەرهێنان لە هەڵەبجە نەماوە کاتی خۆی نازەم ئەو بجە ئێمە ساڵ نییە جەخت لەمە نەکەینەوە داوای نەکەین ئەمە بابەتی دووەم سێم بابەتی چارەسەرکردنی نەخۆشخانە بەداخەوە هەتا پار مانگی شەشی مانگی هەشت سنتەری دڵ لە سلێمانی هەتا تاکە شوێن کە مابوو لەسەر ئاستی یاریمی کوردستانە سنتەری دڵی سلێمانی بوو کە قەستەر و شەبەکە و باڵۆن بە خۆڕایی بۆ کەسوکاری شەی دەکە ئەویش نەما یعنی وەزارەتی تەندروستی ئێستا ناچێتە ژێرباریەوەی کەسوکاری شەید بە خۆڕایی عملیاتی بۆ بکرێ کەمە کاتی خۆی ئیمتیازێک بووە نەشتەرگەری سەردانی نەخۆشخانە ئەوەش نەماوە بابەتی پارەی خوێندنی هاوسەری مناڵی شەید لەگەڵ هاوسەری شەیدا ماوەتە ئەوە تا ئێستا وەکو خۆی ماوەت ینی ئەوەی کە تۆ ئەیبینی پارەی خوێندنە زەویە خانووی خۆکردە زائیدەن بابەتی نەخۆشخانە و چارەسەرە یعنی ئەوەی ماوەتەوە بە وازەحی ئێستا ئێمە ئیشی لەسەرەکەین پارەی خوێندنەکەیە لەگەڵ ئەو موچەی کە ئەدێ بە کەسوکاری شەید ڕاستە موچە نەبڕاوە بەڵام من لێرەوە جارێکی کە ئەڵێم خەڵکانێک لە دوورۆ دانیشتن بەداخەوە کۆمەڵی خەڵک ڕێکخراو لەم شارە چەند ساڵی ئایندا گلەیانەوە ئێمە کرد لە بابەتی تاینبوونایان و ئێمە زەممان جێ خەڵک زەمبی چیە کەسوکاری شەید نەبووە بۆچی پۆلێن بدرێ دەرەجە بۆ بدێ بە کەسوکاری شەید لە مەسەلی تاعیناتە ینی تۆ ئەو ڕێکخراوانەی حورمەتم بۆ جەنا ئەوانەی کە زۆر زمانیان گەرم ئەمە قسەیانە کە یەتە سەر بابەتی تر شت بە منە فرۆشێتەوە بە کاگارازیە فرۆشێتەوە بە کاکەی شکەیە فرۆشێتەوە ینی تۆ یەک سوور ئەزانی دەسەڵاتی ئیداری من لێرەوە بە بەڕێستانەوە بەڕێزانە ئەگەر کێشە بە ئێمە حەل ئەبێ ئالێرەوە بەڵێنامێکتان بۆ ئەنووسم من تا مانگی شکەوازێنم کێشە بە ئێمە حەلەبێ کێشە بە ئیداری هەڵەبجە حەلەبێ یعنی بۆ حەلەبێ ئێمە کەم ئەزمونین ئێمە نەمانتوانیوە من یەک وەزیرەکەم لە کۆبوونەوەی ئەنجومەنی لە محافەزەی هەڵەبجە گلیەوە کە من بە ئینفعالۆشت تەقدیمەکەم لە وەزارەتەکەم من سوپاسیانەکەم زۆر جاری ئینفعالی من لە وەزارەتەکەم ئەوە نەبێ مجاملەیان بکەم سوپاسیانەکەم کە لێم وەرەگرن یعنی وەرە دەسەڵاتی ئێمە لە کوێ تۆ سنووری ئەو یاسانەش کە بەڕێزی باسیەکەین با بۆ خەڵک ڕوون بێت هەموو ئەو یاسانی دەرەچن نوێنەری هەموو لایەنەکان لە پرۆژە یاساکانە بەشدارن یعنی باژوایە نوێنەری دوو لایەن دوو ئەندام پەرلەمان کە لە پەرلەمانە بەشدارە بن ئەتیراز بگرن یعنی کۆنکریتی ڕۆژنامەنووسی تەوزیح بن بڵێن ئەم یاسا منتیقیتیانی ئەم یاسا ئەوەی خراپە گرفتەکە لەوایە وەکو کاگاراز ئەڵێ شتەکان لە خوارەوە شۆڕەبنەوە بۆ لەسەر و شۆڕبنەوە بۆ خوارەوە تا ئەشگەنە خوارەوە کەمەکە بەڵام زۆر جارێ لەو پەرلەمانە لیژنەیەکە نوێنەری سەرجەملایەنەکانی تایە تەشریعێکە کرێت بڕیارێک دروستەکرێت یاخود پرۆژە یاسایەک پێشکەشەکرێ ئێخۆ هەمویانی تایە با ناڕازی بن با سێ پەرلەمان تا لە سێ لایەن ناڕازی بێ بۆ پرۆژە یاسا دوجارێت ئەو پرۆژە یاسایە بەسەر منی بەڕێوەبەری گشتی شەیدانی هەڵەبجە تەطبیقەکرێت کە جێبەجێ کەم ینی بەجددی کوێ سانیع قەرارە پەرلەمان کاکە سێ لایەنی سیاسی سێونێنەر یەمە دەرۆڵە من ڕازینم کاکە چەند کەسوکاری یەک شەهید ماوە ئەرزەی پێ بدرێ ئێمە وەکو لیست زۆرمان لا ماوە ئێستا ئەوەی کە دوو فەرمانی هەیە فەرمانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی هەمومان نەزانی چەند ساڵانی ڕابردوو گرفتێک دروست بوو زیاد لە هەزار و شتێک ئێمە گرفتێکمان هەیە زیندانی سیاسیش زەویەکانیان حالە کراوەتە لای ئێمە بەداخەوە کە ئیشی ئێمە نیە لە هەڵەبجە بەڕێبەرایەتی زیندانی سیاسی نییە ئێمە وەکو نەبێ بە قەولەکە ینی بەڕێبەرایەتی گشتی شەیدانی هەڵەبجە لە نەقسی میلاچە لە نەقسی بینایە کە بەڕێوەبەرایەتیەکی لەسەر ئاستی هەرێمی کوردستان جیاواز لە هەموو بەڕێوەبەرایەتیەکان یعنی لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستانە نیتە تۆ تاقانە دەبێ مناڵی ونبوو هەبێ بەرکەوتە دەبێ شەیدی جینۆسایدە دەبێ ئەنفالە دەبێ شەیدی سەنگەرە دەبێ شەیدی هاوڵاتی دەبێ بەڵام میلاکت نەبێ بینات نەبێ بەڕێوەبەرایەتی زیندانە سیاسیەکان لە هەڵەبجانی ئەوەی ئێمە 400 تقریبا 500 ئەمر کە هەردوو ئەمریان هەیە ئەمری وەزارەتی شارەوانیان هەیە و فەرمانی ئەنجومەنی وەزیرانی ئەوە زیاد لە 3-4 ساڵە لە شارەوانی هەڵەبجە دانراوە هیچ کێشەیەکی نییە دەمێکە ئێمە چاوەڕوانی کە زەوی دابین ناکری خۆ ئێمە ناڕۆین شەڕ لەوە زیاتر ینی من جیهەتێکی قانونیم ناتوانم بڕۆم شەڕ بە شارەوانی بفرۆشم بەڵام بە بەردەوامی داوا لە پارێزگا جیاواز لەم 500 و ئەوەندە چەندی تر ماوە فەرمانی بۆ دەرچێت ئەوەی ئەخیر فەرمان 1000 و شتێک ناو هاتووە بۆ ئێمە بەداخەوە ئەو ناوانە تێکەڵێکی تایە ناوی خانەقین هاتوو بۆ لای من ناوی کۆیە هاتوو بۆ ئێرە من چۆ بۆ ئەوێ ژمارەکان زیاد لە 1100 ژمارەیە بەڵام ئەو ئەنفالیشی تایە
ینی قوربانیان ئەنفاریشی تیا تێکەڵەیە بەڵام ئەمە تەنها ئەمری ئەنجومەری وەزیرانیان هەیە تا ئێستا فەرمانی وەزارەتی شارەوانیان نیە. جا من لێرۆ جارێکی کێڵم بەو خەڵکە ینی بەداخەوە خەڵکێک لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان لە ئاس بچووکی خۆیان یە ڕەخنەیەکە گرێ بۆ ئەوەی خۆی دەرخا تۆ سوور ئەزانی دەسەڵاتی پارێزگارەکەت لەکوایە، دەسەڵاتی قایمقامەکەت لەکوایە، دەسەڵاتی منێک کە بەڕێوەبەری گشتی شەیدانم لە پەرلەمانە یاسایەکەم بۆ دروست کراوە بە تێکڕای لایەنە سیاسیەکان نێراوەتە وەزارەتەکەم ئیحالی کردووە بۆ من ئەم یاسا جێبەجێ. باشە کامەران زۆر بە کورتی لەوەی جارێکتر بتوانم دەرفەتەوێ بێمەوە خزمەتت. من کوڕە شەهیدم ئیدیەوە دەچمە زانکۆ و چاوەکەمەوە چمە دەرەوە جیاواز لەو موچەی کە پێمەدرێ لەوەی کارزەیەکشمان پێدراوە کردومانتە خانوو من چۆن مافەکانی خۆم لە دەرەوە ببینمەوە کاگەڕازوانیە لەوەی کە بزانم من کوڕی شەهیدم چونکە وڵاتەکانی دراوسێمان ئێران کە سیر دەکەی تەنانەت لە بازاڕیشا کە شتێکەکڕێ نیوەی حسابەکەی لەسەر وەزارەتی شەیدانەوە کاگەڕاز نزیکە دەزانین چۆنە من چۆن بزانم هەست بەوە بکەم کە من کوڕی شەهیدم لەم وڵاتیان ڕێزمە گیرێت. من باوکو باپیرم شەهیدە یعنی ئەوە نەبێ باوکو کوڕە شەهیدی قسە بکەم من کە ئەچمە هەموو دام و دەستگایەک ینی بۆ خۆم ئینفعالەکەم هەستەکەم بەشی منە و دراوە بە خەڵکیکە کاگەراز بە هەمان شێواز هەموو کەسوکاری شێدێکی بە هەمان شێواز بەڵام با یەک تۆز واقع بین ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خەڵکی عێراقین لە عێراق خەڵکی هەرێمی کوردستانین لە بیرمان نەچی ئەو جوغزە سیاسی کە ئێمە تایە ئەژین ئێمە گرفتەکانمان ڕاستە کە سوکاری شەید هەمیشە وتومانە تکایە ئیستثنا بۆ هەڵەبجە بکەن یاسا هەڵەبجە ناگرێتەوە هەڵەبجە ئەوەلیاتی نییە هەڵەبجە مەحافەزەیەکی تازە دروست کراوە هەڵەبجە شارێکی 5 ساڵ چۆڵ بوو وێرانە بوو نۆژەن کراوەتەوە کە ئاوایە هێشتا ئیستثنا هەنێ یاسا هەیە تێنەپەڕێ بۆیە بۆ کە سوکاری شەید بۆیە لە بیرمان نەچێت لە چ وڵاتێک ئاژین ئەزانی قەدەری سیاسی ئێمە لەکوایە ئەزانی قەدەری سیاسی ئەم وڵاتە لەکوایە ناکرێ وەکو یاس پرۆژەی خوێندنەکەی ئەوروپا و دووەری ئەسکەندەناڤی ئەیانهێنا لەگەڵ هەرێمی کوردستانە بەراوردیانەکرد تا تووشی ئەوە بوو کە بوو کە هیچ ئەنجامێکی نەبوو من بێم خۆم بەراوردکەم بە دەوڵەتێکی 500 ساڵەی یاخۆ 2000 ساڵەی گرفتەکەی من لە زۆر شوێنی کایە گرفتی زۆر قورسمان هەیە بیلفعل کەس کوڕە شەهیدێک ناسنامەکەی کاک ئاراز وەکو تاقانەیەک وەکو کوڕە شەهیدێک ئەوە نەبێت کە چوو بۆ خەستەخانەکە 1 دینار نەدا و ڕێزی لێ بگیرێ بۆ هەموو دام و دەستگا ئەوە کەوتۆتە سەر تاک بە تاکی هاوڵاتیانی وڵاتە یەکەم حکوومەت دووەم هاوڵاتی بەداخەوە ینی بەشێکی حکوومەتە من ناڵێم وەکو منم کە نەمتوانی وەکو پێویست ئیشەکانی خۆم جێبەجێکەم بەشی دووەمی ئەوەی خەڵکەیە خۆمان ڕێز لە خۆمان ناگرین ڕێز لە بەهاکانی خۆمان ناگرین چجای حکوومەت هەرچی پێەکە حەقێکی یاسایی دەلایە بەس حەقی ئینسانیەکەی من کە شخصیەکەی من کە تەعەداکرێ لە من ئیهانەم پێکرێ ئەو شتێکی کێ بۆیە بەڵێ من لە خۆمەوە سەیرەکەم ڕاستە تەنها موچەیەک پارەی خوێندن پارچەیە زەوی خانوویەک چارەسەری نەخۆشخانێ بەڵام دوجار بزانم من ڕەمزێکم قوربانیم داوە ئەوە تا ئێمە قەدەری وڵاتەکەی خۆمان جارجارێک زۆر جارێ خەڵکی خاتە بەر هەوا و ینی ئەوەی لەگەڵاکە بەداخەوە بەڵام لە بیرمان نەچێت من گۆرانی بۆ ئەو وەزع ناڵم بڵێم هەموو شتێ پێرفێکتە بەڵام ڕابردووشمان لە بیر بێت ستەم و زوڵم و وێرانکاری ڕابردوو نەکەین بڵین ئەمە زۆر لەوە خراپتر خراپ زۆر لەمە خراپتر هەیە بەڵام حەقیش کاگاراس حەقێکی هەیە معنەویە لەسەر ئەم دەسەڵاتە و حەقێکی مادیشی هەیە فەرزە بۆ جێبەجێکری زۆر باش کاگاراس ئەوەندەی کە سوکاری شەهیدان بوونەتە مای خێر بۆ حکوومەت هێندە حکوومەت بۆتە مای خێر واللهی پرسیارەکە زۆر قسە هەڵەگرێ هەر بۆ قسەکە جەنابەت من حەزەکەم ڕوونکردنەوەیەک بدەم کە پێچە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەتەیبێت جینۆساید کراوان بەم حاڵەتە نەزانن ساڵی 2013 بڕگەیەک دەرچوو مادەی 5 کتابێک لە پەرلەمانەوە ئاراسی حکوومەتی عێراقی کراوە ئەڵێ ئەگەر حکوومەتی عێراقی نەیتوانی قەرەبووی زیانەمادی و گیانەکانی ساڵی 63 هەتاوەکو ئێستا بکاتەوە ئێمە داهاتی سەرزەوی و ژێرزەوی ئەفرۆشین بۆ قەرەبووکردنەوەی زیانەمادی گیانەکان ئەوانەی کە جینۆسایدن لە ماوەی 5 ساڵە ینی 2013 لە 2000 ڕابردوو باز ناکەن چیان کردووە بەس لە 2013ەوە کە ئەو نەوتەیان فرۆشتووە دەبوو لە ماوەی 5 ساڵە قەرەبووی زیانەمادیەکانی هەموو کەواتە ئەو نەوتەیە فرۆشێت وە قسەکەی جەنابە ئەو نەوت و غازێکە فرۆشرێت لەسەر خوێنی ئەمە ئەفرۆشرێت ئەوەی کێکە لەوەی کە
بۆ هەموو کوردستان نییە نەوتەکەش چونکە یەک سوچی بچکۆلەی ئەدرێ بەکە وارسی شەیدان لەسەر مەسەلەی هەڵەبجە باوەڕکە حکوومەت هێرێمی کوردستان دەبوو هەڵەبجە و ئەنفال و زۆر شوێنێ ئیستیسنای بکردایە لە زەریبە لە دروستکردنی خان و لە پێدانی موچە لە دروستکردنی بەڕێوەبەرایەتیەکان دەبوو بەهێزترین قۆتی بخستایەتە سەر شوێنێکی وەکو هەڵەبجە و ئەنفال و وەکارێکی بکردایە هیچ تاکێکی هەڵەبجەی لە هەر شوێنێکا بووایە و پێناسەکەی لە هەر شوێنێکا پێ بووایە پێناسەکەی کافی بوو بۆ ئەوە زەریبەی نایە و بۆ بخشرایە لە هەموو شتێک من ماوەی 2 ساڵە بە تایبەتی سوپاسی خەسخانی شۆڕشەکەم کە ئیستیسنای کردووە ئێمە بەدەل لە شەیدانی کیمیاباران بە خۆڕایی ئەیکات بەدەلەوەی کە وەزارەتی تەندروستی ڕاوەساوە هەموو ئومێدێکمان ئێستا لەسەر خەسخانی شۆڕشە ئەوە جێگەی دەستخۆشیە بۆ ئەو برادرانی کە هەتا ئێستا بەردەوامن ماپم ئیمتیاز بە چیە درێت تۆ بەچی پێناسی منەکەیت من پێشەکیە بێ پێناسەیەکم پێبێت لەناو هەموو فەرمانگە تایبەتیەکانە پرۆژە یاسایە دابەڵس بێتە خوارەوە خاڵی پێ بدرێت ئەم بنەماڵە شەیدە کە هاتە بەردەمت کاکە من جیا نکاتەوە لە هاوڵاتێکی بەتەمەن کە خاڵۆمە باوامە دراوسێمە فڵانە لە پێدانی موچەکە جیام نکاتەوە بەڵام شوێنێکی تایبەتیم بۆ دابنێت لە زستانە سەرمام نەبێ و لە هاوینە گەرمام نەبێ و نەکەم بەسەریەکەوەکەوەی پێرە و بەسەر پێرە ڕوویە هاوڵاتەکان وەفاتیان کرد و شەید بوون مافهوم امتیازات بە چی ئەکرێت ئومێدمان هەیە لە مۆنیمنتەکە کارمەندی ئەم مۆنیمنتەیە لە خۆم بە مەعاناتریە زانم چۆتە خەسخانە بیست بیتاقیان پێ بڕیوە بۆ نەخۆشی بیست وەرەقیان پێ بڕیەوە ئەمە بڕێوەبەتی شەی تەندروستی پێی نەبڕیوە ئەمە یاسایەک لەسەرەوە پێی بڕیەوە بە خوارەوە ئەو خزمەت گوزاریانەی کە ئەکرێت خەڵکی لای خۆمان ئەزانین قەدری یەکتر چییە من ئەحمەد مەحموود لە هەر شوێنێکا بێ قەدر و ناز و ئازاری یەکتری ئەزانین لە کەسوکاری شەیدان لە هەڵەبجەیەکان لە ئەنفالەکان ئێمە لە ئێشی یەکتری تێگەین لە ئازاری هاوسۆزین لەگەڵ یەکتریە بەڵام خاڵبەندیەکەی کە دا ئابەزێتە خوارەوە لەسەرەوە بۆم دا ئابەزێتە خوارەوە من و شارێکی تر کە ئەسڵەن فیشێکێکی شۆڕشیشیتیانە تەقیوەوەکو یەک چاوسەی دەکرێت ئەمە مەعاناتەکەیکە لەناو ئەنجومەنی وەزیرانە خاڵبەندیەک و مەجموعەیە پرۆژە یاسا و مەجموعەیە بڕیار دەرەچێ سیر ناکە هەڵەبجە تا ئێسەش نەخۆشیە تا ئێسەش برینداری هەیە تا ئێسەش کەلاوەی هەیە تا ئێسەش ژێرانەیە تا ئێسەش خەڵک زەوی وەرنەگرتووە خانووی بۆ دروست نەکراوە قەرزاری 10 ساڵ پێش ئێسەیە تا ئێسەش ناتوانێت زەریبەکەی باتەوە مەعاشەکەی بە تەواوەتی وەرناگرێت لەگەڵەوەشە ڕاستە ئێمە زەریبەمان لێن مەسەلەن مەعاشی شەیدانە کەم نەکراوەتەوە وەکو تەقدیرێک حکوومەت پێڵین دەست خۆش بۆ بخرێتە سەر عراقیش ئەو ماوەی کە موچە دووە من پێتەڵم لە ترسی ئەو خاڵی پێنجەمەیە کە لە سەرۆکایەتی هەرێمەوە لە پەرلەمانی کوردستانەوە لە سەرۆکایەتی هەرێمەوە ئاراستی حکوومەتی عێراقی کراوە ناتوانن ئەوە بکەن چونکە ئەزانن کە خۆیان دەستیان ناوەتە فرۆشتنی نەوت لەسەر قوتی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر کەسوکاری شەیدان و ئەگەر واژ نییە بەیانی سکاڵام لەسەر تۆمارکە با من پرۆژە یاساکەیان وەبیر بێنەوە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆی ناردوێتی حکوومەتی عێراقیەوە کە حکوومەتی عێراقی وەڵامی ناوەتەوە مافی فرۆشتنی هەیە کەواتە لەسەر خوێنی ئێمە نەوتەکە فرۆشێ من نامەوێت هاوڵاتیەکی هەرێمی کوردستان فەرزکا بە مەسەر من و منیش فەرکا بەسەرەوە بەڵام ئەبێت تێبگات لە مەعاناتی من تێبگات لە بەڕێوەبەرایەتی شەیدانەکەم کە چاوی هەموو شەیدەکانی کوردستان لە ناو هەڵەبجایە نەپاڕێتەوە من ئێستا پێم سێر کامەران ئەمە شەرمەزاریە بۆ حکوومەت بەڕێوەبەری شەیدەکەم پێم خۆش بێ پێم خۆش نەبێت نەخۆشم بێ و خۆشم نەوێت بەڕێوەبەرایەتی شەیدانی شارەکەمە وەڵڵاهی بەنەنگیە زانم بەڕێوەبەرایەتیەک بەو شێوەیە ببرێ بەڕێوە لەژێر سەدەقە و پاڕانەوە و سواڵە لە کاتێکا بێتە سەر یادەکە و لە ناو یادەکانە چ پێناسەیەکی هەڵەبجەوە هەڵەبجە و جینۆساید و کاکە نەپێناسم کە نەباسم بۆ بکەوە لە بەڕێوەبەرایەتەکەم تەفعیلکە بەیانی من بەڕێوەبەرایەتەکەم خزمەتی نەکردم ڕوبەڕووی ڕاوەسمەوە ڕەخنەی لێگرم سکاڵای لەسەر تۆمارەکەم ئاستەگی بۆ هەریشێکم دروست کات ئەو وەختە ئەویش واجبێتی خزمەتی منیش بکات و خزمەتی منە ماڵە شەیدەکان بکات باشە کاگاڕاست زۆر بە کورتی وەڵامی شێمەشمە بێت ئەوە شانزەی سێتیە پەڕی بینیمان خەڵکێک تەنانەت گرنی سەدامیان ئازا کرد ئاخر ئەمە کارەساتە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە نەبوونی بەرنامە و پلان و نەبوونی سیستەمێکی تایبەتی لە خزمەتکردنی هاوڵاتیان و گەنج و پەروەردەکردنی مناڵە تۆ بێ گەنج و مناڵ و گەورە بچووک ڕابێنیت نەعەدالەتی کاریگەری هەبوو 100% ئەوە حاڵەتێکە لەو بابەتە من دڵنیاتەکەم زۆرێک لەو هەڵەبجەیانەی کە باس لە سەدام حوسێنەکەن لەگەر لەو پەڕی لەوەچی ئازارەکەی لە من زۆر زیاتر بێ بەڵام بە معنایەوەش ناگاتە ئەوەی کە تۆ بەڕاستی حەزبی بەعس
ڕاستە ئێستا کە من قسەکەم لەوەچە زۆر برادەر بڵێ بڵێ کاکە لە هەموو تاوانەکانە قیادەی سیاسی کورد دەستی هەبوو لە تاوانە کاکە لە شۆڕش من پاسا بۆ حیزبی کوردی نایەنەوە بەڵام تۆ بتەوێت شۆڕش بکەیت هەمیشە هاوڵاتیان زەرەرەکەن چونکە هاوڵاتی ئەبێتە قوربانی بەڵام بە معنای ئەوەش ناکە ئەمانە ئێمە بێگلەیی بین لیان وڵی تا سێرێسقان ڕخنە لە حیزبەگرم لە قیادی حیزبیەگرم من بە قیادی حیزبەکان بە تایبەت 5-6 حیزبی کوردی هەیە پێیان ئەڵێم ئەڵێم کوشتنی کە سوکارەکەی من بەشێکی لە ئەستۆی ئێوەیە و ئێوە سەبەبکارن لە شەیدکردنی کە سوکار و دەیانی وەکو من و هەڵەبجە و ئەنفال و کوێکێ ئەمە ڕخنەیە لێ یەگرم بەڵام بەڕاستی نابێ بکاتە ئەوەی کە بەهانەتەوایەتیەکان مەسلەی نیشتیمانی مەسلەی کوردبوونت مەسلەی خاکت هەیە مەسەلەن لەسەر مافی هەموو تاکیەک هەموو گەنجێک مافی خۆیەتی کە بژی ئاسوودە بێت موچەی هەبێ پێویستی بە هیچ نەبێت ئایا ئەمە لە کوردستانە فراهەمە بۆ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە ئایا باوکێکی بەتەمەن کە تەمەنی 80 ساڵە و مناڵەکانی لە کیمیابارانی یا لە ئەنفارە یا لە سنگەرا شەهید بوون 2 شەهید و 3 شەهید و کاکامەرانی هەیە چۆن بەیانی منی زەمانەتی نێ معاش شەیدان وەرگم لەبەرەوە بێئومێدم لەوەی کە معاشی مانگی داهاتووترم وەرگرم ئەمە وڵاتەکە خەریکە ئەچێتە بابی قەزا و قەدەرەوە بۆیە پێویستە حکوومەت زۆر بە جددی زۆر بە وریایانەتر مامەڵە لەگەڵ کەیسەکان بکات و بە یەک چاو سێری هەموو جینۆسایدەکان و هەموو تاکێکی کورد و تەنانەت ئەبێ ئەوەنە وردبیت بێ لە خزمەت گوزاریە بزانێ هەڵەبجە کێیە ئەنفال کێیە بارزان کێیە فەیلەکان کێیە شوێنەکانی تریش کوێ کاک مەروان هەڵەبجە لەبەر کیمیاباران لەبەرەوە کارەساتی بەسەریا هاتووە بۆتە ڕەمزێکی کوردی ئێستا تەنانەت جیهانیش با بڵێن ئێستا خەڵکێک سوکایەتی بە هەڵەبجە و کە سوکاری شەهیدان دەکات چۆن لەم ڕووەوە بە یاسا پارێزگاریان لێکرێ نمونەیەکی جوان کە ئێستش دەنگۆی سۆشیال میدیای هەمووتەنیوە خانمە مۆدێلێک ئێستا لە گۆشەی دەست بەسەرە لەبەرەوەی کە سوکایەتی بە هەڵەبجە کردەوە تۆمەتبارە بەمە لەم ڕووەوە چۆن پارێزگاری لە کە سوکاری شەهیدان دەکرێت کاک جەلالگیان ئێمە وەکو خەڵکی هەڵەبجەوە دەڤەرەی بەعام نابێ ئەوەنە خۆمان یعنی دایمە بکڕوزینەوە دایم چاوەڕێ بین لەسەرەوە شتمان بێ یعنی ئەمە ناکرێت بەستەنە لە 16 سێکانە فەرشی سوور ڕاخێن بۆ بەرپرسەکان وە ڕۆژانی دوایش فەرمووەوە دەستیان بردووە بۆ بڕینی دەرماڵە یعنی ئەم کاگارازەی لە تەنیش منەوە دانیشتووە خاوەنی زۆرترین شەیدە بڕۆ ژیانی کاگاراز بەراورد کە بەو کەسانەی کە یەنە لایڤەوە و قسە و سوکایەتی بە کە سوکاری شەید دەکەن بەراوردی ژیانیان کە بزانە ژیانی کامیان لە خۆشیایە بزانە کامیان سیارەی باشی پێ کامیان خانووی باشی پێ یعنی تۆ کە حکوومەتەکەی خۆت ئەو پەڕ ئیهانەت پێ بکە یعنی تۆ خۆ هەر ئیهانەوە نییە مەسەلەن بێ لایڤێ بکەیتەوە قسە و بەکە سوکار و سوکاتی بەکە سوکاری شەیدان بکەیت ئەوە تا ڕێکاری یاسایی گیراوەتە بەر ئەو کەسە ڕاگیراوە بەڵام ئەیکی ئەو کەسانە ڕابگرێ کە خزمەتی شاری هەڵەبجە ناکەن خزمەتی شاری شەیدان ناکەن کێ ئەو کەسانە ڕابگرێ کە فەرشی سوور بۆ بەرپرسەکان ڕاخەت و دواتر ئەو پەڕی ئیهانەیەکەن ئەی کێ ئەوانە ڕابگرێکە لە بەردەم بانکەکانە کە سوکاری شەیدەکان ڕاگرن خۆ ئەمانش هەموو ئیهانن کاتێک کە تۆ خۆت هاتی لەسەرەوە ئیهانت کرد بە کە سوکاری شەهیدەکان ئەو کاتە خەڵکەکە یعنی کچە مۆدێل لە نازانم هەر کەس تۆ ناوێنێ فاشیۆن هەر کەس بێباگە بێت لەوەی کە سوکایەتی پێکا سوکایەتی پێناکە فەرموو ئێمە لەوەتەی کورد هەیە تا ئێستا خەریکە ڕاکردن و کیمیاباران و ئەنفال تا ئێستا یاسایەکی تایبەتمان نییە بەوەی کە ئەو کەسانێک کە ئیهانە و سوکایەتی بە کە سوکاری شەهید دەکەن و ئەوانەی بە شان و باڵی حیزبی بەعز داڵدن بە تاواندان برێت و لێ پێچینەوە یاساییان لەگەڵ بکرێت فەرموو ئەو کەسە بەپێی مادەی 2 مۆبایل ئەسڵەن ئەوە ڕەبتی بۆ مۆزوعەوە نییە بۆیە بەپێی مادەیەکی تر بووە بەڵام لە فەراغی ئەوەی کە ئێمە یاسایەکی تایبەتمان نییە بۆ لێ پێچینەوە لەو کەسانێک کە سوکایەتی و ئیهانە ئەکەن بە کە سوکاری شەهید بە قوربانیان بە ئەنفال یعنی تۆ کە یاسایەکن نەبێت و حکوومەت خۆت یعنی دەست پێشخەری بکەیت لە یانەکردنی هاوڵاتیانی خۆت فەرموو کە سوکاری شەهید معقولە 2 ڕۆژ لەسەرەی موچە بۆسێت لە بانکەکانە تا 250,000 وەربگرێ ئەی کێ ئەمانە ڕابگرێ ئەی کێ ئەمانە تەوقیف بکە کێ ئەمانە ڕاپێکی زیندانەکان بکە یعنی ئەو هەموو ساڵە گوزەراوە ژیانی کاک ئاراز بەراوردەکەی بە ژیانی ئەوانە کە هێنراون لە دەرەوە ئێساکرێن بە شت یعنی خۆت ئەزانی سەرچاوەیەتر سوکایەتیەکە لەکوێوەیە بۆیە لە ئێستا ضروریەتە بۆ ئەوەی ئەو شتانە دووبارە نەبنەوە پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەت دەربچێ بە
بۆ ئەو کەسانەی کە ئیهانە و سوکایەتی بە کە سوکاری سەربەرزی شەهیدانەکەن و ئەو بابەتە بە نیسبەت تاک بە تاکی کوردەوە هێڵی سوورە واتە دەستبردن بۆ قیەمی ئەخلاقی و باسکردنی کە سوکاری شەهیدان بە شێوەیەکی خراپ و ئیهانەکردنیان و هەڵدان بە ڕژێمی بەعزدا ئەمانە ئەبێ هەمووی لە چوارچەوەی یاسایەکدا بە تاواندا بنرێت بۆ ئەوەی ئەو سوکایەتی ویهانەی هەموو لەلایەنە جیاوازەکانە بە سوکاری شەهیدان نەکرێ دووبارە بە یاسا قەدەغە بکرێت و چۆن نەتانەوێت کاگەراز کامران زۆر بە کورتی هەردووکتان چۆن نەتانەوێت ستۆپ بەم بابەتە بکەن ئیدی خەڵک سوکایەتی نەکا بە تایبەتی سبەینی ڕەنگە فشارتان لەسەر دروست بێ لەسەر لێخۆشبوون لە مافی خەڵکی هەڵەبجە و شەهیدەکانی لێیان خۆش دەبن ئەمانە پێش هەموو شتێ داوای یاسایەکەکەین بالفعل ئێمەش پشتگیری لەوەکەین یاسایەک دەرچێ بۆ سنووردار بەڵام ڕاستە من لەگەڵ ئازاری خەڵکام خەڵک نەقسی هەیە لە گری هەیە لە شێوازی وەرگرتی موچە لە پێنەدانی زەوی لە هەموو شتێ بەڵام دەستبردن بۆ هەیبەتی ئینسان بۆ ڕوحی ئینسان بۆ ڕابردووی ئینسان بۆ بەهاکانی ئینسان هیچ کەسێکەوە قوبڵ ناکە هەتا مەزهب ینی تۆ سیرەکەی لە وڵاتێکە دوو مەسەبی جیاواز هەیە دوو گەل قوربانی دەسەڵاتن ئەوەی لە عێراقا ڕوئەیە لەسەر مەسایلی شیعە و سونەت چی ڕوئەیە چەند کوشتارە بێ کاتێ دەست بۆ مقدسات یەکترە بن ینی ناکرێت تۆ لێرە گرفتی دنیات هەیە بیلفعل کە سوکاریشیت خۆی مانووە بێتاقەتە بێزارە معاناتی هەیە تۆ بێیت دەست بۆ برینە زۆر بە سوێکەی بەری سوکایەتی پێ بکەیت ئەمە پایینی نییە ینی بەڕاستی بڵیت لەبەرەوەی وەزعواقعی چیەکە و هەنێ قسەی نامعقولە بیسیم بەداخەوە حەقی پێدەی تۆ ئەمە چاکە ڕێگە بگرێتەوەی بێڕێزی بە پیرۆزیەکانت کرێ بەردەوام بە لەسەر داواکاریەکانیش بەردەوام بە لەسەرەوەی کە کەم و کورتی هەیە نەقسەیە وکو پێویست خزمەت ناکرێ ئەمە بەجێی خۆی ئەوەش بەجێی خۆی ئێمە وە کۆمەڵە قوربانیان پرۆژه یاسایەکمان چەند ساڵەکە یاوەتە پەرلەمانی کوردستان بە تەحریمکردن و تەجریمکردنی ئەو کەسانی کە باز لە سەدام حوسێن و تاوانەکانی ڕژێمەکات لە عێراق ئەم خاڵە هەیە و جێبەجێ کراوە ئەگەر بزانانی پەرلەمانی کوردستان ئەمە بە هەند وەرناگرێت کە تایسە بە هەندی وەرنەگرت و نەخسۆتە بەرنامەی کاری خۆیەوە بۆ دەنگی لەسەر بدرێ و دەیان پرۆژەی تر هەیە کە ئیهمالی کردووە پرۆژەی تاقانەکان ناچارێ بین ڕێگەی یاسایی لە حکوومەتی عراقی داوا بکەین هەمان پرۆژه یاسای حالەی پەرلەمانی کوردستان کە بە خوێندنەوەیەکی کورتەوە ئەکرێت ئەمە بکرێتە بەرنامە خوازیارین ئەمە بێتە پندێک بۆ هەر کەسێک ئەگەر هەر مەعاناتێکی هەیە لەگەڵ هەر لایەنێکە ڕوبەڕووی لایەنەکە بێتەوە تکایان لێەکەین ئەپارڕێنەوە لە هەموو کەسێک بێڕێزی بە خۆی نەکات بێڕێزی بە کەسوکاری شەیدان نەکە بێڕێزی بە هەڵەبجە نەکات هەڵەبجە مڵکی من و ئەحمەد و مەحموود نییە مڵکی نەتەوایەتیە با خەڵکێک سێرمان نەکات وە بزانێت لەناو خۆمانە ئێمە خۆمان حرمەتی شارەکەی خۆمان ناگرین لای منێکی بنەماڵە شەید لای منێکی نوێنەری کەسوکاری شەیدان دوا بڕیارمان ناوە کە ئێتر لە هیچ کەسی قبول ناکەین ئێهانە بە هەڵەبجە و پیرۆزیەکانی هەڵەبجەکان بکات. کاکەمران زۆر سپاس کاگاراس کاکمەروان زۆر سپاسدانەکەم. ئازیزان و خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی دیداری شەقامی ئەم جارەمان ئەوەی کە لە هەمووی گرنگترە کە سوکاری شەهیدان دڵنیا دەکرێنەوە لەوەی کە ئەمە کۆمەڵێک ڕۆتیناتی ئیداری بوون کە لە مانکانی داهاتوودا بەپێی یاسا ماف و ئیمتیازاتی خۆیان پێیان دەدرێتەوە لەو موچەی کە لێیان بڕاوە. سپاس بۆ بینەریەوە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە. دەستان خۆش بێ کامەران زۆر سپاس کاگەرەزیان دەستان